فستیڤالی نێودەوڵەتی کۆبانێ بۆ فیلم قسە باسی زیاتر دەربارەی ئەم فستیڤاڵاکەم لەگەڵ زۆر بەڕێز جان باپیر سەرپەرشتیاری گشتی فستیڤال کە لا ڕێگەی سکایپۆ لەگەڵ من قسە دەکات. کاک جان سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. فستیڤاڵەکە بۆ فیلمی درێژە یاخود کورتە فیلمە بەتەنها و ماوەی چەند ساڵیشە ئەم فستیڤاڵە ساز دەکرێت؟ فستیڤالی کۆبانی نەتەوی خولەی شاران ڕنشتنی شارانە ئامادەکاری وێتکن فیلمی ئێمە وەردەگرن سێ جۆرەی فیلم دیکومنتەری هەروە ئەنیمێشن هەروە ڕۆمانی یعنی دەستانی فیلمی دەستانی فیلم تا نیو ساعتێکی یعنی مدەتی تا نیو ساعتێکی بێت. بەڵێ ئەو مەرجانە چین کە دەبێت لە ناو فیلمەکانە هەبێت تا بتوانێت لەم فستیڤاڵەیە بەشداری بکات؟ مەرجی وایە بێ بەرهەمهێنانی فیلم لە 2019 تا 2023 بێ کەوەرێتێکی باش بێ لە ئەم فستیڤاڵە یعنی جاری تر بەشدار نەبوو بێ دەبێ مونتەرسایتە لێوەیە ئەم بێژن زمان ئینگلیزی هەبێ هەروها هەموو شەرت و مەرجن هەموو فستیڤالە جیهانی بە شێوەیە هەروەها فستیڤالی کۆبانیژی شەرت و مەرجەخوا بە ئەو شێوەیە. زۆر باشە. فستیڤاڵەکە کەی کارەکانی تەواو دەبێ و ساز دەکرێت و لە کوێش ساز دەکرێت؟ بەڵێ بڕاستی تەنها خەڵکی چنا بەحسی بکەم سەر فستیڤال تەنها 987 فیلمی هاتن بەردەست هەروەها یەک فیلم دەستانینە 197 فیلم دیکومنتەرینە 98 فیلم ئەنیمێشن. ئەم فستیڤاڵە بۆ بیرئانینی دەرهێنەری بناوبام یڵماس بوونیەش بووی رێزگرتن لێ و بیرئانینی بی ئێمە فیلمی وەرگرتن لە 1 ڕۆژی دایکبوونی هەروەها لە نەهیندۆ خەڵات دێن بەلاوکردن لە ڕۆژی کۆچبوونی یڵماس بوون. بەڵێ لە کۆتایی فستیڤاڵەکەدا خەڵات بەسەر سەرکەوتوەکاندا دابەش دەکرێت وەتا خەڵاتی تیانە و فستیڤاڵەکە؟ یعنی لە ئاخرش بەلاوکردنی خەڵاتان لەسەر باشترین دەرهێنان باشترین ئەکتۆر باشترین سیناریۆ هەروەها باشترین دیکۆمنتەری و هەروەها باشترین ئەنیمێشن. ئەو خەڵاتی ڕاستی ئەو پەیکەرێک هەبوو لە شاری کۆبانی کاک زیرەک میر ئەوەیە پەیکەر تراشی کرد بوو سامبۆلی فستیڤالیمە ئەوە. بەڵێ لە ناو فستیڤاڵەکە بە تەنها نمایشکردنی فیلمەکانە یاخود دیبیت و قسەکردن لە سەرڕەوتی سینەما و بەرەو پێشچوونی سینەما بە تایبەتی سینەمای کوردی؟ یعنی تاتگەی فستیڤالێک زۆر قۆناغی تێپەر دەبی یعنی لە ئەو قۆناغەکان یەکەم قۆناغ چییە؟ کاتی فیلم تێن بار دەستمان کۆمیتەی هەڵبژاردن هەیە ئەو فیلمی هەڵبژێرن لە دوای کومەتەی دادوەری هەیە لە دوای خەڵاتکردن هەروها سیمینارژی تێن لە دارخستن وەکی ساڵێک پار سیمینار هاتن لە دارخستن رەخنا بوون فیلم شرۆڤە بوون gelek tişt yani beşdar dibin ne tenê belavkirînê xelata û nemaîşkirdinê film. دەستەکانت خۆش بێ. زۆر سوپاس بۆ جان باپیر سەرپەرشتیاری گشتی فستیڤالی کۆبانێ. سوپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵ من بووی.